لە پاڵ زیادبوونی پاڵاوگە و کارگەکان ساڵانە 369 تۆن بەستەڵەک و بەفر لە جەمسەرەکانی باکوور و باشووری گۆی زەوی دەتوێنەوە. 3 ملیۆن مرۆڤیش بەهۆی پیسبوونی ژینگەوە خواردنیان لەدەستداوە. لە سەدا 25 کۆی هەموو مردنەکانی جیهان بەهۆی کاریگەری پیسبوونی ژینگەوە ڕوودەدەن. ژمارەی ئەو کەسانەی بە پیسبوونی ژینگە دەمرن زۆر زیاترن لەوانەی بە ڤایرۆسی کۆرۆنا دەمرن. تەنها لە فەڕەنسا ساڵانە 48,000 کەس بەهۆی پیسبوونی ژینگەوە دەمرن. لە چینیش زیاد لە ملیۆنێک کەس بەهۆی پیسبوونی ژینگە گیان لەدەستدەدەن. بەگشتی ساڵانە بە گوێرەی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی 7 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی ژینگەوە دەمرن. سپۆڕانی ژینگە باز لەوە دەکەن پیسبوونی ژینگە خەڵک زۆر زیاتر دەکوژێت و ساڵ لە دوای ساڵ کاریگەریەکانی زیاتر دەردەکەون، بەڵام خەڵک بچووکترین هەنگاو نانێت بۆ پاراستنی ژینگە. لەلایەکی ترەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسێک کە ڕێژەی کوشندەی کەمترە لەو ژەهرەی دەیخینە هەواوە ڕێکاری تون گیراوەتە بەر. بەپێی دوایین راپۆرتی تەندروستی جیهانی لە 50 ساڵی ڕابردوودا زەوی 1 پلە گەرم بووە. ئەوەش وای کردووە گۆڕانکاریەکان بە خێرایی ڕووبدەن. کۆبوونەوەی دووکەڵێکی زۆر لە بەرگە هەوای زەوی و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە بەستەڵەکی جەمسەرەکانی بە خێرایی تواندۆتەوە. ڕووبەری سەوزایی بەهۆی گۆڕانی کەشوهەوا و کەوتنەوەی ئاگرەکانەوە تا دێر بچووکتر دەبێتەوە. مرۆڤ بێڕەحمانە کەوتۆتە گیانی سروشت و ژینگە و دەرهێنانی کانزا و سەرچاوە سروشتیەکان. کۆمەڵەی پاراستنی نێودەوڵەتی هۆشداریدا لەوەی کە زیاتر لە نیوەی ئەو درەختانەی کە تەنیا لا کیشوەری ئەوروپا دەڕوێن و لە هیچ شوێنێکی تر نین مەترسی لە ناوچوونیان لەسەرە. کۆمەڵەکە دیارترین ئەو فاکتەرانەی کاریگەریان لەسەر گەشەی ئەم درەختانە کردووە دەردانی گازەکانن کە دەبنە هۆی پیسبوونی هەوا و خاک و ئاو کە ئەمەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کار لەسەر ئەم درەختانە دەکات. هەروەها ئاماژەی بەوە کردووە کە زۆربوونی ژمارەی دانیشتوان و بڕینەوەی درەختەکان بە شێوەیەکی بەردەوام چەند فاکتەرێکی دیکەن بۆ کەمبوونەوەی درەختەکان. ئێستاش بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 ڕێژەی مادە پیسکەرەکان لە شاری ووهانی چین دابەزیوە. دەستگای ناسا چەند وێنەیەکی ئاسمانی بڵاو کردەوە کە بەراوردێکە لە نێوان ڕێژەی گازە پیسکەرەکان و پیسبوونی هەوا لە هەردوو مانگی 12 ساڵی ڕابردوو تا مانگی 2 ئەم ساڵ. بەڕوونی دەردەکەوێت ڕێژەی مادە پیسکەرەکان کەم بۆتەوە. هەر لە نێو گازە گەرمکەرەوەکان گازی NO2 با ڕێژەیەکی زۆر دابەزیوە و بەپێی قسەی شارەزایان سروشت بۆ یەکەم جار هەناسەیەکی خاوێنی لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆناوە هەڵمژی. پێشیان وایە ئەگەر مرۆڤایەتی هۆشیار ببێتەوە و وەک ئێستا هەست بە مەترسیەکان بکات و کارگەکان کەم بکاتەوە لە 2 ساڵی ئایندەدا بەدەگمەن خەڵک تووشی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە دەبێت. لە پاش 4 ساڵ تا 15 ساڵ نەخۆشی شێرپەنجە دەگمەن دەبێت. چیتر ئەو نەخۆشخانانەی بۆ شێرپەنجە دانرابوون دەرگاکانیان با کراوەیی نابینیت. کێشە دەرونیەکان زۆربەیان کۆتاییان پێدێت. شەڕ و کوشتار کەم دەبێتەوە. لە بەهاری ساڵی ئایندا بە سەدان جۆر ڕووەک و ئاژەڵی دەگمەن دەردەکەونەوە و گەشە دەکەن. بەڵێ لەسەرم بابەتە زیاتر ڕادەوەستم لە ڕێگەی ڤایبەرەوە بەڕێز سەروەر قەرداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانمان لەگەڵایە.